دیارە ئەمڕۆ وەکو تیمی پارێزەران لە پێشوازی گەیشتنەوەی کاک بەشداردا بووین کە بە نوێنەرایەتی تیمی پارێزەران لە واشنگتۆن گەڕایەوە هەرێمی کوردستان و تیمی پارێزەرانی بەرگری لە جیراوانی بادینان و خودی کاک بەشدار بووە براوەی خەڵاتێکی جیهانی زۆر گەورە کە خەڵاتی بەرگریکردن بوو لە مافەکانی مرۆڤ کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە پێی بەخشرا. ئەمڕۆ میوانێکی زۆر لێرە بوون، زۆر سوپاسیانەکەین کە لە بەخێراتنەوەی کاک بەشداردا بوون و دووبارە پیرۆزبایی لە خۆمان و لە کاک بەشدار و هەموو ئازادی خوازێکی هەرێمی کوردستانەکەین کە ئەم خەڵاتە پەیامێکی زۆر گەورەوە لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە و بە تایبەتیش لەلایەن حکوومەتی ئەمریکاوە و وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە کە پاڵپشتی هەموو ئازادی خوازانە. دیارە لە ڕابردوو ئێمە وەکو تیمی پارێزەران قوربانی گەورەماندا لە پێناو برنەوەی ئەو کەیسە و بەرگریکردن لە هەموو ئازادی خوازانی هەرێمی کوردستان. دەمەوێت ئەوە برێم کە ئەو خەڵاتە تەنها بەشێکی بچوکی خەڵاتی پارێزەر بەشدار حەسەنە ئەوەی دیکە تیمی پارێزەران و هەموو ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکارانە لە دەرەوە ناوەی هەرێمی کوردستان. سپاس بە مامۆستا مەسعود تیشی خستە سەر بەشێک لە بابەتەکان و هەروە محامی ڕێباز وەکو لە جیاتی هەموو تیمی پارێزەران ئەویش قسەی کرد. ئەم دووبارە بەخێراتنی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکەم ئەوەی لێرە هاتوونە خزم و دۆست و کەس و هاوڕێ و پارێزەرەکانی هاو پیشەم حاضر بووینە. سوپاسی ئێوەش دەکەم هەموو لایەک. من ئەو کاتە خۆشحاڵتر دەبووم بەر لەوەی بژڕۆم هەر ئەو لێدوانمدایە. ئەو کاتە خۆشحاڵتر دەبووم کاتێک بمبینی وایە کە شێروان شێروانی و شیڤان سەعید و هەریوان عیسا و ئەیاز کەرەم و گوهدار زێباری و مەلا نەزیر و قارەمان شوکری و بڵند ئامێدی ئەو حەلاقێکە 2006 مانگیرە. ئەو کاتە من خۆشحاڵتر دەبووم کە بەر لەوەی بڕۆم ئەوان ئازاد بوونە لە دەرەوە بوونایە. ئەو کاتە خۆشحاڵێکەکەمان تەکمیل و تەواو دەبوو. پەیام ئەم خەڵاتە پەیامەکە لە بۆ هەرێمی کوردستان و هەموو عێراقیش کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پاڵپشتی لەو کەیسە ڕەوایە دەکات کە بە کەیسێکی ڕەوای دەزانی دیفاعەکەی ئێمە بە دیفاعی ڕەوا دەزانی و پەیامێکیشە بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان کە تا ئێرە بابەست بێت ئێمە گەیشتینە قەناعەت کە ئەو سیناریۆی کە دانراوە لە بۆ ئەو ڕۆژنامەنووس و چالاکۆنانە بێبنەمان قەناعەتمان بە ئێوە نییە بۆیە ئەو تیمە خەڵات دەکەین کە من بەنیۆناتی تیمەکە چوومە وڵاتیە یەکگرتووەکانی ئەمریکا.